فاو ئەو بەندەرەی بە تەواوکردنی هەڕەشە لەسەر ئابووری ناوچەکە دەکات و دەستکەوتێکی گەورەی بۆ ئابووری عێراق دەبێت. دوجار بۆ تەواوکردنی ناسەر شبلی وەزیری بازرگانی عێراق ئیمزاکردنی ڕێکەوتنێکی لەگەڵ کۆمپانیای دایۆی کۆریای باشوور ڕاگەیاند. شارەزانی ئابووریش دەڵێن بە تەواوکردنی بەندەرەکە ساڵانە نزیکەی 35 میلیارد دلار دەهێنێتە خەزێنەی عێراقەوە. بەندەری فاو بڕیارە ساڵی 2024 تەواو بکرێت، دەکەوێتە نیمچە دوورگەی فاو لە باشووری پارێزگای بەسڕە لە 22 تەواو کراوە. بە یەکێک لە گەورەترین بەندەرەکان دادەنێت کە بەسەر کەندا و دەڕوانێت و لەسەر ئاستی جیهانیش لە پلەی دەیەم و گەورەترین بەندەرەکاندایە. بەپێی راپۆرتی لیژنەی دەستپاکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جێبەجێکردنی پێویستی بە 45 مانگە و 4 میلیارد و 600 میلیۆن یۆرۆش بۆ تەواوکردنی پرۆژەکە خەمڵێنراوە. بەندەری فاو ماوەی 10 ساڵە بەردی بناغەکەی دانراوە، بەڵام بەهۆی کێشە ناوخۆیی و دەسوەردانی دەرەکیەوە لە پرۆژەکە پەک خراوە. گرنگی پرۆژەکە وای کردووە هەریەک لە کوێت و ئیمارات و ئێران و میسر دژایەتی بکەن، پێیان وایە بە تەواوکردنی پەیوەندی ئابووری و سیاسیەکانیان دەکەوێتە مەترسیەوە. بە تەواوکردنی بەندەری گەورەی فاو نەخشەی گواستنەوەی دەریایی لە جیهان دەگۆڕێت کە بە پردی گواستنەوەی کەلوپەل و نەوت لە نێوان خۆرئاوە و خۆرهەڵات دادەنرێت و توانای گواستنەوەی 99 میلیۆن تۆن کەلوپەلی لە ساڵێکدا هەیە. لەگەڵ پرۆژەکەدا هێڵێکی شەمەندۆفێ دروست دەکرێت کە ناوچەی کەندا و لە ڕێگەی خاکی عێراقەوە بە باکووری ئەوروپا دەبەستێتەوە. هاوکات ناسر شبلی وەزیری گواستنەوەی عێراق ئاماژەی بەوە کردووە کاتێک بەندەری فاو تەواو دەکرێت عێراق دەبێت بە وێستگەیەکی گرنگی ڕێگەی ئاوریشم و هەردوو کیشوەری ئاسیا و ئەوروپا بە یەکەوە دەبەستێتەوە و هەزاران هەلی کار دەستە بەردەکات.